سەرباری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هاوڵاتیانی مووسڵ لە کەشێکی تایبەتدا شەوانی مانگی ڕەمەزان بەسەرەبەن. ئێوارەی ڕەمەزانە و بۆنی کەباب ئەم شەقامی مووسڵی پڕ کردووە. ڕۆژوانان پێکەوە بەربانگ دەکەنەوە و بە ئازادانە ئێوارە و شەوانی ڕەمەزان بەڕێ دەکەن. ئەم ساڵ کەشی ڕەمەزان لە مووسڵ زۆر خۆشە و لەسەر و خەیاڵەوەیە. ئەم ساڵ ڕەمەزان لە ڕەوشێکی زۆر باشتر داهات. بەڕاستی ڕەمەزانی ئەم ساڵ لە هەموو ڕەمەزانەکانی تر خۆشترە. لە دوای بەربانگ و کۆتای هاتنی ڕۆژێکی قورسی ڕەمەزان مووسڵاویەکان لە قاوەخانە و چایخانە و شوێنە گشتەکان پێکەوە کۆ دەبنەوە. سەرقاڵی یاریکردن و گێڕانەوەی بیرەوەری و یادگاریە خۆشەکان دەبن کە دوای ئەوەی بەهۆی داعشەوە بەسەریان هات دایانەوێت جارێکی تر خۆشی لە سەد بە ساتی ئازادی ببینن. هذه اللعبة قديمة يعني تراث موصلي وبغداد لي هاي لعبة ئەم یاریە کۆنانە بوونەتە نەرید لە مووسڵ و بەغداد. 15 ساڵە ئەم یاریانە دەکەم. خۆشیەکەیان لەوەدا کە لە ڕەمەزاندا دەکرێن ئەوەی دەیباتەوە شیرینیەک دەباتەوە. على جلابية على صينية بقلاوة. پاقلاو و هەموو جۆرەکانی دیکەی شیرینیش لە مانگی ڕەمەزاندا خواستێکی زۆری لەسەرە لەو شارە بە تایبەتی کە شیرینەکانی مووسڵ لە تایبەتمەندێتیدا بەناوبانگن. دانیشتنەکان و هاتوچۆی دانیشتوانی مووسڵ تا درەنگانی شەوانی ڕەمەزان بەردەوامە و سەرباری مەترسیەکانی کۆڕۆناش بەڵام هاوڵاتیانی ئەم شارە دەیانەوێت لە کەشێکی خۆشدا ڕەمەزان بەڕێکەن. من ناحية فيروس كورونا يعني الله يلطف. سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا خوا بمان پارێزێت. بەڵام ئێستا ڕەمەزانە و خەڵکی پێویستی بەوەیە کە ئارام بێتەوە لەم مانگەدا. ڕاستە پێویستە ڕچاوی خۆپارێزی بکرێت بەڵام خەڵک ژیانی خۆیان دەژی. ئەگەرچی بە شێوەیەکی گشتی ئامارەکانی کۆڕۆنا لە پارێزگاکانی عێراق بەرزە و ڕۆژانە هەزاران کەس تووشی ڤایرۆسەکە دەبن بەڵام ئامارەکان لە پارێزگای مووسڵ بەراورد بە ناوچەکانی تری عێراق کەمترە. ئەمەش وای کردووە هاوڵاتیانی مووسڵ ترسێکی کەمتریان لەو ڤایرۆسە هەبێت.